بە پشتیوانی خوای گەورە هەموو ئەو پێویستیانە یان ئەوەی پێویست بکاتن تیمەکانی بەرگری شارستانی و تیمەکانی حکوومەت بەگشتی هەر هەمووی لە هەوڵەکانیان بەردەوامن ئیشاڵڵا تەرمی دانەریش دەدۆزینەوە بەڵام هەتا ئێستا کە هیچ سۆراخێکی ئەو تۆ نەبووە بەڵام بە تاکید گەڕان بە دوای دۆزینەوەی دانەر نەبەزیش بەردەوامە ئیشاڵڵا بە پشتیوانی خوای گەورە ئەویش دەدۆزرێتەوە. مەمنونی هەموو لایە چینە هەموو لایە تەقسیری نەکردلۆمان هەتا جەنازەکان تەسلیم کردینەوە سوپاسی هەموو کەس دەکەین سوپاسی حکوومەتی هەرێم کوردستان دەکەین ئەمە قەرداری هەموو خەلچینە خۆمان بە قەردار دەزانین تیمی شارستانی زۆر پێوەماندی بوون برا ئاسایشەکانمان هەر هەمووی گەڕا هەتا گەیشتی نەتیجە دیتمانەوە سوپاسی هەموو لایەش دەکەین. خۆشبەختانە ئەمڕۆ کە توانرا بدۆزرێتەوە و تەرمەکەی وا لە توبعدل تەسلیمی خانەوادە بەڕێزەکانەکەن بۆیە سەرخۆشی خۆمان ئاراستیانەکەن و ئیشەڵڵاوە هەر لە گەڕان بەردەوامێ بۆەوەی کە بتوانین تەرمی کاکە دانەریش دۆزینەوە بە خانەوادەکەیان بدەینەوە.